دەستخۆشیمان بۆ ڕێکخراانی ئەم پێشبڕکێیە بەڕاستی شتێکی زەرورە کە ساڵانە دەکرێتەوە هەم گەنجەکان زۆر دڵخۆش دەبن هەم هاندانێکە بۆ گەنجەکان لەوەی کەوە خوان فێرە شێوازەکانی مەلە بکەن فێرە مەلە بن باشی و ئەگە ببینی لێرە لە شارۆچکەی بەرهێنان و هەتا دەگاتە کەلک و هەر هەمویان منداڵە تەمەنێکی بچووک فێرە مەلە دەکرێت تەماشاکە مندای 4 ساڵ 3 ساڵ 5 ساڵ هەمووی دەپەڕتەوە دێو دەچێەوە زۆر زەرورە چکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ یەک لەو کارانەی کە سنەتە لە ژیانی ڕۆژانەمان بیکەین و منداڵەکان فێرکەن چییە مەلەوانیە جێ دەستخۆشیە بەڕاستی باشترە لەوەی منداڵەکانمان بەو ئاوە خەریک بن بە مەلە خەریک بن نەک بەوەی بیر لە شتی دیکە بکەنەوە و کاتیان هەبێ بەرەو کافتریا و بەرەو شوێن کە بڕۆن بەڕاستی زۆر زەرورە هەم منداڵەکانمان فێرە مەلەوانی بکەن هەم ئەو کەسانی کە دەستیان دەڕواتن ئەوها پێشبڕکێەکان ڕێک بخەن جێ دەستخۆشیە و بەڕاستی دیمەنەکان زۆر جوابن زۆر دڵخۆشیان کردین هەرچەندە بەخۆم بەشداریم نەکرد مەلەوانیشم بەس توانم نەبوو ئەگەرنا دەستخۆشیان بۆ گەنجانەیە کە بەڕاستیشی جوانی پێشکەش کردین کەست ڕزگار کردووە لە خەکان بەڵێ لە زمانی زانکۆ یەک دوو برادرم لە کاتی مەلەکردن ئەوان تازە فێرە مەلە دەبوون ئەو کاتی کە نەکس لێ دەمەدێن نەکس ئەگە زگت بە ئاو بکەوێ ئەگە زۆر شارەزانە بیلەوانی ئەو کاتی بکەیت کە حالتی خینکان ئەو کات یەک دوو برادرم ئەو کاتی لەسەر ڕووداوانە دی دەربازم کردنەوە هەر خەریک بۆ خۆشم بخێن چێم بەس باش خۆشم دەرباز کرد الحەمدولله سەلامەت بەخێر بن.